بەناوی ژن تیڤیە و بەخێرهاتنتان ئەکەین ئەمڕۆ حوتەم ساڵی دامەزراندنی ژن تیڤیە هەم بە بۆنەی دامەزراندنی ژن تیڤیەوە هەم بە بۆنەی هەشتی ئادا ڕۆژی جیهانی تێکۆشانی ژنانەوە حەزمان کرد کۆ ببینەوە هەمووکو ئاهەنگێک پێکەوە پیرۆزباییەک بکەین بەناوی ژن تیڤیەوە پیرۆزباییتان لێ یەکەین بەخێرهاتنتانەکەین دەقەیەک وەک سەرەتا دەقەیەک بۆ گیانی پاکی شەهیدان و ژنانی قوربانی بۆ ڕێگەی ئازادی و بۆ خەبات ئەوەستین دەستپێکردنی کەناڵەکەمان لە ڕۆژی 8 مارسا بۆ دیاریکردنی ئەم ڕۆژەش لە پێناو ئەوەیە بوو کە ببێتە هەنگاو لەگەڵ تێکۆشانی ژنانە بنێت وە هاوسۆز و هاوخەباتی تێکۆشانی ژنان بێت کە 8 مارس ڕۆژی جیهانی تێکۆشانی ژنانە ئێمە پێمان وایە کە پێویستە لەم سەردەمەدا کە ڕاگەیاندنەکان بە کۆی دەسەڵات و سیستم و ئەقڵێتی پیاوسالاری هەمیشە ژنانە کاتە ئامانج پێمان وایە کە پێویستە کەناڵێک هەبێت ببێتە دەنگی ئەو ژنانەی لە شەقامەکاندا لە گەڕەکەکاندا لە ناو ماڵەکانیاندا ئازارە چێژن ببێتە دەنگی ئەو ژنانەی کە بە خوێنی خۆیان بە ژیانی خۆیان تێکۆشانەکەن لە پێناو ئازادیە و ژن تیڤی لەسەر ئەو بنەمایی کە ژنۆلۆژی دایناوە بۆ ژینگە بۆ ژیان بۆ پێکەوە ژیان بۆ یەکسانی بۆ دیموکراسی هەنگاو ئەنێت و تەواوی کارەکانیشی لە ماوەی ئەم 7 ساڵەی تەمەنیا کە کردوێتی لەو پێناوەیە بووە ژن تیڤی لە باشووری کوردستانیشە ئێمە باس بکەین بۆ تا کۆکراوەی دەنگە جیاوازەکان ژنانی لایەنەکان ژنانی بیر و بۆچوونە جیاوازەکان ئەو ژنانەی کە لە پێکهاتەی جیاوازن لە حیزبی جیاوازن توانیوێتی لە خۆی کۆبکاتەوە ئەم بەشداربوونەی ژنان ڕێیەکی جیاوازتری داوە بە ژن تیڤی ئێمە هەمیشە سەربەرزین بەوەی کە ڕۆژێک لەگەڵ ژنانە کۆبینەوە ڕۆژێک قسە ئەکەین ڕۆژێک گفتوگۆ ئەکەین واتوانین ببینە ئەو دەنگەیە ئەو پەیامەی کە ئەوان ئەیانەوێت بیدەن بە گوێی ژنانە بیدەن بە گوێی گەلانە و بیدەن بە گوێی جیهانە لە هەر دیدگایەکەوە بێت لە هەر ڕەنگێکەوە بێت کە ئاڕاستەی ئەو تێکۆشانی ژنان بەرەو ئازادی و دیموکراسی بێت ڕۆژبوونا کەناڵە مێ ژن تیڤیە ژن تیڤی ku bû deng û rengê jinan li tevahî cihanê û rojhilata navarast û bi taybet li Kurdistanê Jin TV bû wesîlayekê ku xwe bigihîne hemû jinan jinên ku dibin serweriya mêrda jiyan dikin dibin desalatariya mêrda jiyan dikin bi dengê xwe gotin em hene û em ê hebin li ser ve esasana damezrandina Jin TV wekî qinala yekemîn a jin bû tabî ev qinala bi rengên we bi dengên we xwamezin kir û her wê xwamezin bike her jinekî li gundekî ku agahî kesekî jênîn bû Jin TV dixwast xwe bixê dengê wê jinê jinekî siyasetmedarî ku ti carî mafê xwe siyasî bi rengekî wisa rehet negir dest bi tekoşîn gir dest Jin TV dixwast bibe rengê wê dengê wê jinekî hiqûqnas ku bi mafê xwe dixwast tekoşîn bike û tekoşîn dike Jin TV bû rengê wê û dengê wê diwarê hunerî da kesên ku hunera jin dixwazin jiyanê re ragihînin kes wan nedît Jin TV bi qamereyên xwe bi rengên xwe dixwast bibe dengê wan û ew nanûkê ku li têlên tembûrê dide dixwast ragihîne ji hemû dinyayê re û ji Kurdistanê re